یەکەم جارە هەڵبژارنەکی ڕاستەقینە دەکرێت لە کوردستان دێزاین نەکرا نازاندرێ ئەنجامەکەی چییە و ئەنجامەکەی هەرچیبی دەبێ قبول بکرێ کۆمەڵک وەکو برێی سەوابیت هەیە ڕۆیشتیە پێشان دەیان گۆ فلان حیزب لە گەسین ئینتیخاب بکە دەردەچی ئەوە نەمایە ئەگدەیان گۆ ئەگە ئەم حیزبە یەک کورسی بینی هەر حاکمە ئەوانە نەمایە هیچ زۆر نمایە وەکوی تەزویر نمایە ناوی وەهمی نمایە خەڵکی سووری و تورکی ئەوانە ناتوانن بەشداری بکەن کاتە هەر حیزبە کە دێ ئێستا خۆی و عملی خۆی کەواتە وەزعی زۆر تایبەت هاتە پێش بەڵام ئەوی ئەم تێبینم کردبی لە شیعاری ئەو دروشمانە و لە گوتارەکانی کاندیدەکان ئەو لە بۆ تو باشە کاک ڕەوان چیت کەس لێرە کاندیدا ئاگاتان لێبی ئەو کاک سەردار و کاک مامۆستا جەلالیش هەردووچە سەحبی کردەوە ئیشێکی چاکت کردەوە باش ئەو گوتارانە هەست دەکەم دابڕانەک هەیە لە بینی ئەوانە و میلەت یعنی سایکۆلۆجیەتی دەنگدەری ئەوانەیە ئەوجاریان نەخوێندیتەوە گوتارەکان ئەوەیە ئەگە ئەمن بمان پەرلەمانتار ئاوەدانی دەینم موچە دەینم شتی خەیاڵی دەرێ شتەشی دەوێت چەند جارە گۆتراوە جێبەجێنم ئەو جارە ئەگە جوان دیڕاستەتی سایکۆلۆجیەتی دەنگدەری کوردستان بکەی ئەوانەی ناوێ دەزانی پێت ناکری دەزانی پێشترە گۆترایە هەرجێ لێوەی ڕناگری چاوەڕێ شتەچێ چاوەڕێ ئەوەیە گۆڕانکاری ببی ئەو هیچ لای گرنگ نەمایە چێ دەیگۆڕی هەیە دەرێ فلان چییە مەسەلەن یان دەرێن عێراق تورک ڕاستی ئێستا کوردی خۆمان گەیشتە ئەو ئاستەی تورکیا بێ عێراق بێ فلان شەخص بێ ئەمریکا بێ مەشروب خۆرە تلیاک خۆرە لای هیچ گرنگ نییە شتەنە ناوی چ لێ دەنێن بەس دەیەوێت لەو وەزعی ڕزگاربی جارت کەژەوەم دووبارە کردەوە ساڵی 96 کاسیوێکی ئابکرا خۆخیانەتەکی گەلە گەورە بوو هەر کەسێک دەست لەگە حکومەتان و دەبابەی دەوڵەتان بینی خیانەتە بەڵام خەرچی کوردستان ڕاستی پێی ناخۆشنەوە لەبەر ئەوەی ئەو حکومەی هەولێری دەکرد ئەو کاتی دەردەچ خراپیاندا هەولێری لەبەرەوەی پێ ڕازی بوون هەر یەکێک بێ ئێستا هەمان ئیژوا دووبارە بیتەوە ئێستا هەر یەکێک بێ پێیان خۆش بوو مەعارەبی بەس مەعارەزە بە خۆتان زان پەرت و بڵاو بووە هەست دەکات درێم دەنگ بدەمە مەعارەزەی فلان کوڕەشی چاکە بەزاخە چی پێ دەکرێت ینی دەنگەکەی ناداتی ئەمن وا هەز دەکەم کاندیدەکان بە زۆری کە جێی لە گوتارەکانیان ڕادەگرم جوان دیڕاسەتی سایکۆلۆجیەتی دەنگدەریان نەکردیان نەک کاندیدەکان خاوەنەکانشان واتە لیست و حیزبەکانش لە بە هەندێک ئەگەری هەیە سۆپرایزی وابی کەسمان تەوەقعمان نەکردی یعنی نەزانین چۆن ئیشەکان دەگۆڕی لەو گۆڕانکاریی کە بەڕێوەیە ئیشە کاتتە پێش کە دوو کەلیمەی بەسیتە خەڵک دەرێ وعد بدە و شەرتە وعدەکەش جێبەجێ بکرێت کە لە بۆم دەگۆڕی گۆڕانکاریەکەت پێ دەکرێت دەرێشتی کەم لە بۆ باز مەکە لەبەرەوەی لەو چوارچێوەی ئەو خیتابانەی کە تەقلیدی قەدیم دێ یان ئەوانەی کە دژی هەردوو حیزب و دژی معارەژەز قشە دەکەن ئەوە هەر بەجارێک لایەن ڕەبزە یان ئەوانەی تەنها دێن دەرێن پارتی و یەکێتی هەتا ئەوەشیان ڕەبزە خۆ ڕەنگە پارتی و یەکێت هەرچیان تاوانبارن ئەگە تاوانبار بێ ینی هەرچیان حەقی ئەوەی هەیە لایەندەی بەڵام خەڵک حەزی لەوەی نیە دەزانی لەبەرچی دەزانی ئەو ئیشە ناکری دەزانی ئەوە وەهمیە دەزانی ئەوە هەڵخەڵەتێ نەرا ئەتو بە یەک جار بێ نەقووەتت هەیە بە 5-6 مەقعد و بە مەشروعی گچکە بە تەلەڤیزیۆنێکی ئەتو ناتوانی هەردوو حیزبی بە یەک جار لادێ ئەجو دوای ئەو حیزبە بەختی ئەو میلەتەیەوە لێک دوور کەوتونەوە ئەوەنە پشتی یەک بگرن هەر گۆڕانکاری نابی کاتە دەبی یعنی ئەوە خۆ پێشنیار نییە لە بۆ لایەنی معارەزەوە بەڵام منطق وات پێ دەرێ کاکە جارە یەکەچیان بگرە ئەوەی 2024 بگۆڕە 2024 ئەوی تریش بگۆڕە زانیەوە لە یەکێتی ئەوروپا مەجموعەک مسەقف ویان گوتێن کاکە ئێوە زۆر غەڵەتن ئەو چەند ساڕەوەی دووبارە دەکەنەوە هەردوو لە پێتان ناکرێت وەرن لایەکی بگرن لایەک با بگۆڕێت لایەکەیت کەس دەگۆڕێت کاتە ئەو جارە ڕەنگە ئەو خیتابە
لەسەر سایکۆلۆجیەتی دەنگدەر و دەنگدان زاڵبی. ئەمێن ڕاستی لە ئەوەی فەقەرەی ئەخیریە هەمووتان لێرە ڕەنگە تەلەفۆنتان لە بۆ دەکرێت کە لە بۆ مەش زۆر دەکرێت دەرێن ئەرێ ئەمە محەیرین نازانین ئەو جارە دەنگ بدەینە چێ مامۆستای ئاینی گەلە زۆر حتا هەیە دادوەر و حاکمە مەحامیە ئەکادیمیە خەڵکی تریش سێ شت هەیە وای لێ دەکا ئەو پرسیارەی بکە یەکیان هاندەری دەنگدەنا دانا ئەیژ ئەوەیە هەستە چی کردیا گۆڕانکاری دەبی یەکەم جارە لە هەڵبژارنەکانی کەس ئومێدی بە گۆڕانکاری نەبوو ئەو جارە هەستی کردە گۆڕانکاری دەبی ئەوە هاندانە لە بۆی بێتە دەنگدان بەڵام دووەم و سێم ڕێگریتی یەکیان ئومێدەشی زۆری بە مەعارەزە هەبوو کە یەک بگرن ئێستاش ئەگە ماوە ئەو دەرفەتا یەک بگرن خەڵک زۆر دەسە دەنگدان ئەوان دەبنە سەحیب بەڵام بەو شێوازەی ئێستا کە هەیە و سارد و سووریا دەکەونە بندەست و پێی دوو لایەنە گەورەکە و دەکەونە بندەست و پێی ئەو تەپ و تۆزەی دەنجیان پێ نایە بەو شێوازەی ئێستا ئەو شەش خاڵی جێبەجێ بکە ئەمە دەنگ دەدەینەوی چونکە پێشوێ بێمە سەخارەکان زۆر ڕوونە هەر لایەنێک بتوانی ئەو بەرە بایکۆتە گەورەی کە گەورەترین کوتلەی کوردستانە نزیکەی 170 دەبی بتوانی نیوەیان زیاتر یان ئەگە بەشەکی زۆر بینتە سەر سندوقی دەنگدان ئەو یەکەم دەبی و دەنجی حیزبی دەسەڵات زۆر کەم دەبتەوە ئێستا حیزبی دەسەڵات تاکە کارتی لەدەست کارتی هیچ لەدەست نمایە کارتی لەدەست نمایە نە کارتی دووەلی نە ئیقلیمی نە ناوەخۆی نە جەماوەری ئەو کارتەی لەدەستی تی پەرتەوازەی مەعارەزەیە و نەچوونە سەر سندوقی دەنگدانە ئەس ئەو کارتی لە زمایە هیوایەتی تی تەمان خەڵکیشی دەست پێکردیە کە داوای بایکۆت بکەن ینی ئەوانەی داوای بایکۆت دەکەن یان ئاگایان لێ یان ئاگایان لێ نیە ناسن ڕاستەوخۆ خزمەتی حیزبی دەسەڵات دەکە ئەوە ئەگەر خەڵک زۆر بسە دەنگدان وس خەریتە زۆر زۆر بە گەورەی دەگۆڕی ئەو خاڵانە ئەو پێشنیارە یەکیان هەر حیزب و لایەنێک بەڵام بۆ نمونە حیزبەک دێ بەخۆی توانای یەک دوو کورسی هەیە دەرێ ئەمن دەبی پێی برین کاکە ئەتو دەتوانی ئەو حکوومەتی دروستکە حتممە دەرێن ئێدرێن بڕۆ ڕەفیق پەیداکە لەگە حیزبەکان کەش قسە بکە ببنە جەبهەک ئەو جامە پێدەندەنا ئەتو بەخۆ بە کورسیەک بە دوو کورسی پێت ناکرێت یەکەم خاڵ ئەوەیە ئەمە داوایان لێ بکەین چیتر حکوومەتی حیزبی لە کوردستان دروست نەبی حکوومەتێکی تەکنۆقراتی اختصاسی بین ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەو دەردە گەورەی سیستەمی عائیلی کە گەیشتە ناو حیزبان نێتە ناو حکوومەت جوان ئەو بکەن وەبی مناقشە لەسەر بکەین سێ بە زمانێکی پاراوی سەراحەت لە ئەنجیری تەوتین بی و دژی هەژماری من بی چار ئەو وعدە بدا هیچتر حیزب هێزی چەکداری نابی و هێزەکی وەتەنی دەبی پێنج ئەوە وای بینیمان ئەو بوارەش هەیە و مستەحیل نییە بە نەخشە ڕێگەکی زۆر جوان ئیش لەسەر کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بکە و وەریگرتەوە هیچ ئەوە نییە برێ بەڵێنەکی وهمیە هەنگ ئەوە محافظ وەک کورد کرد دەیانگۆ ئاو چوو ئەوە وەرگیراوە یعنی عێراق لەبارە لە بۆی ئیشی لەسە بکەی خاڵی ئەخیری کە لای من گرنگە وعد بدەی ئەو حکومەتەی دروستی دەکەی لێ نەگەڕێ و قبولیشی نەبی هیچ سەربازەکی بێگانەی داگیر کرد لە سەخاچی کوردستان بووی ئەو شەش خاڵە چێ گوتی ئەم دەیکەم و بەڵێنتان دەدەمێ ئەمەی میلەتین ئەمەی نخبەینە نازم ئەمە بەخۆش من نازم ئەمە چینە هەمومان حەملەشی لە بۆ دەکەین دەرین دەنگت دەدەینی ئەوە پێم خۆشە مناقشەی لەسەر بکەن و وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکەتوه